بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەخێر بێن بۆ مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی کەیوان چیرۆکی 34 گەنجەکەی ئەمنی سلێمانی. خۆشەویستانم، سەرەتا پێویستە ئەوە بە ئێوەی ئازیز ڕابگەێنین کە مەراسیمەکەمان لە 3 بەش پێک دێت. بەشی یەکەم پێک دێت لە چەند وتارێک لەسەر کتێبی کەیوان. بەشی دووەم پانێڵێکە لەسەر خوێندنەوە و شیکاری واقعی ئەو کاتەی ڕووداوەکان. بەشی سێم ڕێزلێنانە لە کەسوکاری شەهیدان کەیوان و هاوڕێکانی. سەرەتا با لە سەردەمی خەلیفە عوسمانی کوڕی عەفانەوە هێواش بە کوچەی شەهیدانی قورئاندا شۆڕ بینەوە تا دەگات بە شەهید کەیوان و هاوڵانی. لەوێشەوە بەرەودەیان شەهیدی شاخ و شاری ئەم وڵاتە بابین و خەیاڵی شەهیدانی قورئان بەرەو ناخی قورئانمان بەرێت و ساتێک ڕابمێنین لە پیت و وشە و کەلامە مبارەکەکەی ڕەب العالەمین. مامۆستا وریا زەڵمی با بفەرموێت بۆ خوێندنەوەی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما. ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا. لەلا پەڕە 75 کتێبی کەیواندا نووسراوە. کاتێک قسەی بۆ دەکردم فرمێسک بە چاوەکانیدا دەهاتە خوار. ئەو دوای 35 ساڵ هەستت دەکرد هێشتا ئاگری خەمێکی قوڵ لە ناخیدا کەڵپەی دێ. خاتوو شەفیقا کە لە هەفتاکانی تەمەنیدایە بەدەم گریانەوە گوتی کوڕم بەخوا نمونێ وەک عیرفان نەبوو، موسڵمان و عاقڵ و گوێڕایەڵ بوو. هەر جارێک کە نوێژم دەکرد دەهاتە پاڵ سەرم و دەیگوت دایە گیان دوعام بۆ بکە. دەمگوت ڕۆڵە بەسەر چاو، بەڵام دوعای چیت بۆ بکەم؟ ئەویش دەیگوت دوعای ئیمان و شەهیدیم بۆ بکە. منیش دەمگوت وەی عیرفان گیان بووە دەڵێیت تۆ منداڵی هێشتا شەهیدی چی؟ ئەویش دەیگوت دایە گیان شەهیدی بەرزترین پلەیە مرۆڤ پێی بکات، بۆیە دوعام بۆ بکە. منیش لەبەر خۆمەوە دەمگوت وەی خوا نەکات ڕۆڵە گیان تۆ بمری منیش دەمرم. میوانە ئازیزەکان، ئەم مەراسیمە لەلایەن بەشی ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەریەوە ساز کراوە. هەر بۆیە وتاری بە خێرهاتنی مەڵبەند لەلایەن بەڕێز مامۆستا ئیحسان یاسین زەڵمیەوە پێشکەش دەکرێت. بفەرمونون.
السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوی بەرپرس و کارگێڕانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بە خێرهاتنی گەرمی یەک بە یەکتانەکەین بۆ ئەم ئێوارە کۆڕەی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی کەیوان چیرۆکی 34 شەهیدە گەنجەکەی ئەم نەسوورەکەی سلێمانی. دەستی زوڵم و تاغوتانی بەعسی عەفلەقی کە برای بەڕێز و نووسەری بەتوانا بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئامادەی کردووە. هەوڵی مامۆستا عومەر زۆر جێی ڕێزە و دەستی ماندووبوونی ئەگوشین. بێگومان خوێنی شەهیدان بۆ هۆی ئاودان و بەهێزکردنی درەختی ئیسلام هەر لە سەرەتای دابەزینیەوە تا ئەمڕۆ، هەروەها تا کۆتایی ژیانیش پێویستی بەم خوێنەیە. خوێنی براو خوشکانمان لە غەزە نمونەیەکی زیندووی ئەو ڕاستیان. ئەم پۆلە شەهیدە گەنجەی ڕێگای ئیسلام کە لە ساڵانی ڕابردووی پێش ڕاپەڕین لە ئەم نەسوورەکەی سلێمانی شەهید کران، ئەومە ئەو ڕاستیەمان بۆ سلمێنن کە گەنجانی ڕابوونی ئیسلامی هەردەم لە خزمەتی ئاینەکەیاندا بوون و هەن. گەنجان و لاوانی خوێنگەرمی کوردستان دڵنیا ئەکەینەوە کە هێز و بازووی ئێوە، توانا و لێهاتوویەکانی ئێوە سەرمایەیەکی بە نرخ و بێوێنەی ئەم نیشتیمانن و کۆمەڵی دادگەری هەوڵی بەکارخستنی تواناکانتان دەدات و خەباتمان لە پێناو دەستخستنی ژیانێکی شایستەیە بۆتان، بە تایبەتی لە هەر سێ سێکتەری خوێندن و هەروەها هەلی کار و زەواج، چونکە ئێوە داینەمۆی گۆڕانکاریەکان و هۆکاری سەرەکی بەرەو پێشبردنی وڵات و نیشتیمانن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستان 15/8/2024. کاتژمێر 12:30 شەوی 8 مانگی 12 ساڵی 1970 بوو، شەوێکی زۆر ساردی زستان. بە دەنگەدەنجی پیاوەکانی بەعز بەخەبەر هاتن کە هاتبوونە نێو ماڵەکەیان. یەکێک لە ئەمنەکان لیستێک ناوی پێدەبێ، یەک لێیان دەپرسێ ناوتان چییە؟ کاتێک جەلال ناوی خۆی دەڵێ، یەکسەر دوان ئەم لاولای دەگرن و دەیبەنە هەیوانەکە و لەوێ هەندێک ڕای دەگرن. دایکی بە گریانەوە بە ئەمنەکان دەڵێ بۆ کوێی دەبن، چی کردووە؟ ئەوانیش دەڵێن یەک دوو پرسیاری لێ دەکەین و دەیهێنینەوە. هەر لەوێ لەچکێکی دایکی دەکەن بە دوو بەشەوە، بە یەکێشان چاوەکانی دەبەستن و بە ئەوی دیکەشیان هەردوو دەستی، پاشان بەرەو ئۆتۆمبیلە سەربازیەکەیان دەیبەن. کاتێک دەیخەنە نێو ئۆتۆمبیلەکە بە توندی یەک لەقەی پێدا دەچێشن و دەیبەن بەرەو فەرمانگەی ئەمنی سلێمانی. حەز دەکەین مامۆستا عومەر گوڵپی نووسەری کتێبی کەیوان تەشریف بێنێت بۆ سەر سەکۆ، لە ماوەی چەند خولەکێکدا وەڵامی تەنها ئەو پرسیارەمان بداتەوە: بیرۆکەی نووسینی کەیوان کەی گەڵاڵە بوو؟ بۆچی کەیوان؟ بفەرموو مامۆستا. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەبوانی بەڕێز کە سوکاری سەربەرزی شەهیدان بە تایبەت شەهید کەیوان و هاوڕێکانی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر، خۆشەویستان مامۆستایانی ئاینی گەورە بچووک هەموو بەخێر هاتن سەرچاو، خۆشحاڵ بووین بە دیدارتان، بە خزمەتتان. ئەم بۆنەیەکی زۆر گەورە و گرنگە، نەک لەبەرەوەی کتێبێک چاپ کراوە، ئەگەرچی کتێب زۆر گەورەیە و وشە و ڕستە و معریفە قیمەتێکی زۆر گەورەی هەیە و سەرچاوی زانست کتێبە، و لە هەمووشی گرنگتر کەلامی خوای گەورە لە چوارچێوەی کتێبایە. بەهای کتێب لێرەوەیە، کتێبە باشەکان ئەوانەی زانستیان تایە، ئەوانەی ژیان تایە فێرە بین، بەڕاستی ئەبێت لە سەرووی کتێبخانەی ماڵەکانە دابنرێن و ماڵەکان هەمیشە پڕ بن لە کتێبخانە، بۆی ئینسان خۆی بناسێ، مێژووی میلەتەکەی بناسێ، بزانێت چۆن هەنگاو بۆ ئایندانێ. بۆیە خودی مەراسیمەکە کە مەراسیمێکە بۆ چاپ و بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی کەیوان بەهایەکی گەورەی هەیە. بەڵام لەوەش گرنگتر ئەو قەزیەیە، ئەو کێشەیە
ئەو کارەسات و ئەو ئازارە قوڵەیە کە لە پشت کتێبەکەەوە هەیە کە چیرۆکەکانی کتێبەکە یەک بە یەک وشە بە وشە ڕستە بە ڕستە وێنە بە وێنە بۆ خوێنەری ئەگەڕێتەوە. طبعاً من ناچمە ناو تەفاسیلی کتێبەکە 570 لاپەڕەیە. ئینشاءالله ئەوەندەی توانی بێتمان ئەمڕۆ نسخە ئامادەکەین بۆ ئامادەبووان بۆ خوێنەران و لە ڕێگەی کتێبخانەکانەوە ئەچێتە بەردەستی هەموو خوێنەران لە کوردستانە. بەڵام کتێبەکە ئەتوانم بڵێم بە تونێلی بیرەوەریە مێژوویەک تۆمارەکە کە لە چوارچێوەی ئەو تونێلی مێژوو بیرەوەریە چێژی ڕۆمان و چێژی چیرۆک بە خوێنەرە بەخشێ. واتە کتێبەکە بە جۆرێک نووسراوە کە خوێنەر کاتێک لاپەڕی یەکەم یەگرێ بەدەستیەوە هەوڵ بدا لەگەڵ یا بەردەوام بێت تا کۆتایی. بۆ نووسینەوەی کتێبێکی لەم جۆرە بەڕاستی کارێکی زۆر قرس بوو. من لە 2014 سەرقاڵی ئەم کتێبم یەکەم دیدارم لەگەڵ دادە نەزیرە دایکی شەید کەیوان خوای گەورە پلەی شەید کەیوان و شەید محەممەد و دوودانە محەممەد، شەید خالید، شەید موسا، شەید جەلال، شەید حەسەن، شەهید ئەمیر، شەهید عەبدوڵڵا، شەهید هەموو شەهیدەکان کە 24 شەهیدن پلیان بەرزکاتەوە لە بەهەشتا ئینشاءالله. ئەوانە پەپولەی باش بوون، گەنجانێک بۆ خوا سوڵحاو و گەنجانێک پەروەردەکراو بە دینی میلەتەکەیان، گەنجانێک گۆشکراو بە نیشتیمان پەروەری بە وڵات دۆستی لە زەمانێکا کە بەڕاستی زەمانی ترس و تاقین بوون. ئەرکێکی گەورەیان خستبوویە سەرشانیان کە زۆر کەس ئەو کاتانە خۆی لەو ئەرکە ئەدزیەوە. لانی کەم زۆرینەی خەڵک بێدەنگ بوو، دەستی بە کڵاوشڕەکەی خۆیەوە گرت بوو. بەڵام ئەم گەنجانە پەپولە ئاسا وەکو مۆم بۆ میلەتەکەیان، بۆ گەلەکەیان، بۆ ئاینەکەیان، بۆ بیر و باوەڕەکەیان توانەوە. و نووسینەوەی چیرۆکێکی لەم جۆرە بەڕاستی زۆر قورسە. لە 2014ەوە یەکەم چاوپێکەوتنم لەگەڵ دادە نەزیرە کرد تاوەکو 2024 بەهاری 2024 ئەم ساڵ کە کۆتا و شێمتیان نووسی زەمانێکی زۆر لەو ماوایە. بەڵام لە ساڵی ڕابردووە جهد و توانام چڕ کردەوە تاوەکو هەموو چیرۆکەکە کۆمەڵە چیرۆکەکە کە چیرۆکێکی سەرەکی پێگەێنێ لە لاپەڕەی کتێبەکە جێبکەمەوە. تەکنیکێکی دیاریکراو بەکار نەهاتووە لە کتێبەکە. هەوڵمان داوە کە کورتەباسی جیاجیا هەبێت لە کتێبەکە و هەموو ئەو زانیاریانەی وەرگیراون زانیاری ڕاست و دروستن. تەنانەت من کە برای دوو شەیدم، طبعاً من خۆم بە برای هەموو شەیدەکانە زانم بەڕاستی و خۆم بە برای ئەوانەشە زانم کە لەو هاوڕێیانە کە ئازاد بوون بەهۆی کەمی تەمەنیا زۆر دووریان لە ڕووداوەکەوە و خۆم بە برای هەموو کەس و کاری شەیدەکان. بەڵام دوو برای من کە ڕاستەو خۆ لە ناو ڕووداوەکە بوون زۆر شت لای منیش هەر ئاشکرانە بوو تا ئەو کاتی کتێبەکەم تەواو کرد. بۆ نمونە کەی ڕەمیکران، چۆن لە سێدارە دران و چۆن ئەم تەرمانە لەکوێ شەید کران، چۆن بران بۆ دادپزیشکی بەنهێنی، چۆن دادپزیشکی بەنهێنی لەگەڵ شارەوانی لە گردی سەیوان شاردنیەوە. ئەمانە هەمووی نهێنی بوون کە سوکار هەمووی لە زیندانە و ئەم گەنجانە ئەمە حاڵیانە یەک ڕەمیە کرێن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەم شاری سلێمانی. بۆ خۆم من ئەم زانیاریانە بەڕاستی بۆ منیش یەکەم جار بوو بیان بیستم. کاگوریا ئەگەر لێرە بێ 2018 بوو یا 19 بوو وتی وەڵا کاک عومەر من شوێنی ناشتنی شەیدەکان هەمووی ئەزانم. وتم بەڕاست ئێمە چەند ساڵە بە دوای ناگەڕین. مەسەلەن کاتە ڕاپەڕین کرا دایکم کە چوە سەر ئەم نەسوورەکە بۆ ئەوەی کوڕەکانی ببینێ پورە نەزیرە هەمویان هێشتا ئەم نەسوورەکە دووکەڵی لێ بەرزە بوویەوە. یعنی ئێمە تامەزرۆی ئازادبوونی خۆیان بووین، خۆیان نەبوون لە ڕاپەڕینە. چاوەڕێمان کرد تا 2003 خوایە لە زیندانێک خوایە لە شوێنێکەوە ئەم گەنجانە بگەڕێنەوە بۆ ناو کەسوکاریان نەگەڕانەوە. کاگوریامەی پێوتم زانیارێکی زۆر تازە بوتم کاگوریا بەڕاستیتە یەڵە با بڕۆین. کە ڕۆشتین بۆ گردی سەیوان وتی ئەم شوێنەیە
بەداخەوە شوێنی چی هەمووی گۆڕا بوو وتی ئێرە جاران نزماییەک بوو چاڵاییەک بوو ئەو شەهیدانە یەک چوار دوو سێ هێنراون لێرە کراون بەژێر خۆڵەوە و دوای ڕاپەڕین خەڵکی تریش هەموو ئەوانەی بێناو بوون هەموو ئەوانەی سەدام بەنهێنی ڕەمی کردوون شەهیدی کردوون هێناویان لێرە کراون بەژێر خۆڵەوە و ئێستا هیچ ئاسەوارێک بۆ ئەو شەهیدانە نەماوە بەتایبەت خەڵکی تریشیتیان هێژراوە بەتایبەت ئەوانەی سەربازی ڕژێم بوون و لە ئەمنە سوورەکە کوژران بە سزای خۆیان گەشتن ئەوانیش لەوێ کراون بەژێر خۆڵەوە دوجار وابزانم سەلیبی ئەحمەر ئەو گۆڕانەی زۆرینەی گواستۆتەوە بۆ شوێنێکی تر ئێستا ئەوە نەک بە زەوی نەماوە هەمووی قەبر و گۆڕی خەڵکی ترە و هیچ ئاسەوارێک لە ئێسک و پرووسکی شەهیدەکان نەماوە نەشەهید جەلال نەشەهید حەسەن نەشەهید ئەمیر نەشەهید موسا تەنها 5 شەهیدیان بەنهێنی زۆر بەنهێنی توانیویانە تەرمی شەهیدەکان بدۆزنەوە و بیبەن لە شوێنێکی تر بیکەن بە ژێر خاکەوە تەفاسیلی ئەو چیرۆکە لە چوارچەوەی کتێبەکە ئینشەڵڵا ئێوە هەموو ئەی خوێننەوە طبعا من ئەمە بۆی پێتان بڵێم ئەوەی لەو کتێبە هەیە هەمووی تازەیە و زانیاریە کە من بۆ خۆم یەکەم جارم بوو پێیگەشتم کاتم گرتن زۆر سپاستان ئەەکەم خوای گەورە پاداشتی شەهیدەکان کەسوکاریان پلەی شەهیدەکان ئینشەڵڵا لە بەهەشتاوە کەسوکاریان پاداشتی گەورەیان بداتەوە و زۆر سپاسی سەرجەم کەسوکاری شەهیدەکانەکەم زۆر سپاسی هەموو بەڕێزانەکەم چاوپێکەتمان لەگەڵکردن دا هاوڕێکەیان زۆر سپاسی هەموو بەڕێزانەکەم بەتایبەت دادپزیشکی سلێمانی هاوکارمان بوون ئەمنە سوورەکە هاوکارمان بوون و دەستگای تریش هەر هاوکارمان بووە و زۆر سپاسی هەموو بەڕێزانەی مەڵبەندی سلێمانی کە هاوکار بوون لە سازدانی ئەم مەراسیمە زۆر سپاس بۆ هەموو ئێوەی بەڕێز خوای گەورە دەرەجەی شەهیدەکان لە بەهەشتا بەرز کاتەوە و ئینشەڵڵا ئەم کتێبە بچووکترین کارێکە کە ئێمە لە دووری 36 ساڵ لە ڕووداوەکەوە توانی بێتمان بۆیان ئەنجام بدەین زۆر سپاس وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه ئایا ئەو کاتی ئیسلامیەکانیش بەشدار بوون لە خەباتی شار و شاخ ئایا کە کتێبی کەیوانی خوێندەوە گەڕایەوە بۆ چ ڕۆژگار و یادگاریەک کەیوان چی بیرخستەوە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وەڵامی ئەم پرسیارانەمان دەداتەوە بفەرموو مامۆستا. السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. خوشحاڵم بە دیداری هەموو لایەک برایان و خوشکانی بەڕێز کەسوکاری ئەو 24 گەنجە کە ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام لە ساڵی 1989دا ئیعدامی کردوون چ بە گورلەت چ بە سێدارە و هەڵواسی خوای پەروەردگار بە شەهیدی وەرگربن و بە باشترین شێوە پاداشتی هەموو لایەک بداتەوە. من لەو بارەوە چەند هەڵوەستەیەک دەکەم. هەڵوەستەی یەکەم زۆر دەستخۆشی دەکەم لە برای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا عومەر عەبدوڵڵا گوڵپی کە خۆی نەک هەر کتێبێکی نووسیوە بەڵکو بۆ خۆی شاهید عەیانێک بووە بەڵێ ئەو کاتە تەمەنی کەم بووە بەڵام من کتێبەکەیم هەموو خوێندەتەوە لە بەرگەوە بۆ بەرێک وەجگە لەوەش وردەکاری دیکەشم هەر لێ بیستووە لەویش و لە جگە لەویش. بەڕاستی مامۆستا عومەر زۆر شایستەی دەستخۆشیە بەو کتێبە زۆر ماندوو بووە چاوپێکەوتنی کردووە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە کەسوکاری ئەو براگەنجانە خوا بە شەهیدی وەرگربن ئەو 24 کەسە کە 24یان کوژراون و 10یان بەربوون نەک لە بەرپیاوەتی ڕژێمی بەعەز بەڵکو لەبەرەوە کە تەمەنیان کەم بووە. هەڵبەتە ئەوانی دیکەش هەر تەمەنیان کەم بووە بۆی هەندێکیان
بۆ ئەوەی بگونجێ ئیعدام بکرێن تەمەنیان بۆ زیاد کردوون ئەگەر نا بەگشتی تەمەنیان کەم بۆ تەنیا یەکێکیان تێدایە تەمەنی 30 ساڵان بووە ئەوانی دیکە هەمووی 14 و 15 و 16 و ئەوەی کە زۆر بوو بێ 18 و 19 بووە مامۆستا عومەر کارێکی زۆر باشی کردووە چونکە ئێستاش لەگەڵ بێ ڕەنگە خەڵکێکی زۆر نەزانن ئەو 34 گەنجە سەر بەچێ بوون و بۆچی کار و خەباتیان کردووە و بۆچی ڕژێمی بەعس ئاوا ڕقی لێداگرتوون کە دەبێ ئیعدام بکرێن لە کتێبەکەدا کە دوای دەیبێنن دەیخوێننەوە کە سوکاری ئەم گەنجانە چوون بۆ لای کەسانێک کە سەر بە ڕژێم بوون یاخو لە ڕژێم نزیک بوون دەست ڕۆیشتوو بوون داوایان لێ کردوون دوانە باشە بەسەر چاو دوایی کە وتانە کوڕەکەتان لەسەر چی گیراوە بە ناوی ئیسلامیەوە نەگیرابێ دوانە بەرێ وەڵا وەڵاوە بفەیە کەس ناوێرێ خۆ لەوە بدە ئەمە شتێکی زۆر گرنگە شتێکی زۆر گرنگە بیزانین کە ڕژێمی بەعس ڕقی گەورەی لە ئیسلام و لە تەوژمی ئیسلامی بووە هیچ کەس لەسەر ئیسلام گیرابێ و بەرعەفو نەکەوتووە مامۆستا عومەر ئەوەی بۆ دەرخستوین کە ئەوانە بۆچی گیراون ئەوانە ڕێکخراوێکیان هەبوو لە چوارچێوە ڕێکخراوێکدا بوون بە ناوی ڕێکخراوی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم کە کەیوان بەرپرسی ئەو ڕێکخراوە بووە ئەوە نەبێت تەمەنی لە هەمویان زیاتر بوو بێ بەڵام دیارە خوا توانایەکی باشی پێداوە ئەگەرنە ئەوانە لەو ڕێکخراوەدا بوون بەڵام سەر بە ڕێکخستنەکانی بزوتنەوە بوون ئەو کاتە بزوتنەوەی ئەو کاتی کە هەمووان تێدا بووین و لە هەوڵی ئەوەشدا بوون کە بێن بۆ دەرەوە بە تایبەتی بێن بۆ چارچەوەی هێزی حەمزە و بێن بۆ قەڵاتوکان لە ڕێی کاک حەمە سوورەوە ئەوە بۆ کە ڕژێم پێی زانیون و گیراون و کەشف بوون و بەو شێوەیان لێ هاتووە هەڵوەستەیەکی دیکە ئەوەیە براو خوشکانی بەڕێز کە سوکاری شەهیدەکان یعنی من ئەوە هەر کامێکیان دیارە لە کاتی خۆیدا ڕژێمی ئیعدامی کردووە و ڕۆیشتووە خوا بە شەهیدی وەرگربن بەڵام بەڕاستی دایکیان بابیان برایان خوشتیان خزمیان هەیە پووری نەنکی ئەوانەش هەمووی بەربەڵا بوون ڕژێم ئەو 24 کەسەی کە ئیعدامی کردوون هەمووشیان ماڵەکانی وێران کردوون خانوەکانیشان ڕووخاندوون مەگەر ئەوەی کە لە خانووی کرێدا بوو بێ یا پێیان نەزانی بێ ئەنجا ئەوانە زۆریان گیراوە نەکەر خۆیان ینی خزمانی ینی پلە دوو سێشیان لەگەڵدا گیراون ڕەپێچەک دراون و براون بۆ باشووری عێراق لەوێش لە زینداندا بوون دوایی کە ڕژێم هەندێکیان کە ڕژێم ڕووخاوە کۆتایی هاتوون هەندێکیان پێش ئەوە کە ڕژێم کۆتایی بێ بەردراون بەڵام وەکو مامۆستا عومەر گوتی ئەوان هەر بەتەما بوون بە دیداری ڕۆڵەکانیان شاد بنەوە چاویان پێیان گەشت بێتەوە نەیانزانیوە ئەوانە لە 89ەوە گیانیان سپاردۆ ئینشاڵڵا بەرەو بەهەشتەکانی خوا فڕیوە واتە ئەو دایکانە ئەو باوکانە ئەو براو خزم و دۆست و ئاشنایانە ئەوانش بەڕاستی زۆر جێ تەقدیرن ئەوانە خۆیان مامیان خاڵیان پوریان هەبوو نەنکی ئەوان هەمووی بەربەڵا بوون هەمووی تووشی گرفتاری بوون ڕژێمی بەعز زۆر بەڕقەوە و هیچ شتێکی ڕەچاو نەکردووە لە مامەڵە لەگەڵ خەڵکی ئیسلامی و خەڵکی مسڵمان و خەڵکی دینداردا لەبەر چی لەبەر خەڵکێکی مەبدەئی بوون و سەر بە هیچ شتێک نەبوون غەیری خوا سبحانه وتعالى و تەنازولیان نەکردووە هەڵبەتە ناڵێن تەنیا خەڵکی ئیسلامی وابووە ئەو کاتە بەڕاستی ڕوحی فیداکاری لە نێو کۆی ئەوانەدا کە گیراون زیندانە سیاسیەکان سەر بە هەر لایەنێکی سیاسی بوو بن ڕوحی فیداکاری و خۆراگری بەهێز بووە خەڵک بەهێز بووە قایم بووە زۆر کەس لەژێر ئەشکەنجەدا مردووە لە لایەنەکانی دیکەش کە ئەوانە هەموو جێی تەقدیر و ڕێزن کە فیداکاریان کردو خەباتیان کردو هەر کەسە بە بەرنامەی خۆی کە هەر کەس دیارە بە تەئکید هەر کەسێک کە ئەهلی ئیمان و ئیسلام بوو بێ پاداشتەکەی لای خوایە ئەگەرنا پێویستە وەکو دنیا ئەوانە تەقدیر بکەن و ڕێزیان لێ بگیرێ
دوا قسەشم ئەوەیە کە سوکاری ئەو بەڕێزانە کە ئێستا لێرن وە کە سوکاری زۆرێک لە خەڵکی دیکەشمان کە لە پێناوی خوادا ڕۆیشتووە و گیانی سپاردوو بە هەر شێوێک لە شێوەکان بێ با دڵخۆش بن کە کەسانێکیان پێش خۆیان خستون ئینشاڵڵا بەرەو بەهەشت بەڕێی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە سەربەرزیە ئەو سەربەرزیە دەست هەموو کەس ناکەوێ ئێستا ئێمە بە چاوی سەر نایبینین بەڵام دەی بە چاوی عەقڵ و ئیمان بیبینین بەڵام وەڵڵا دوای مردن بە چاوی سەر هەمووی دەبینین ئەوانە ئینشاڵڵا لە خزمەت پێغەمبەردان عەلەیهی سەڵات وەسەلام و ئەوانە بەتایبەتی کە بە تەمەنی کەمەوە ڕۆیشتوون شەفاعەتکاری بابودایکیان دەبن و تەرازوی خێری بابودایکیان قورس دەکەن چونکە هەندێکیان ڕەنگە ئەسڵەن باڵغ نەبوو بن یاخو نەگەیشتونێ تەمەنی یاسایی بڵێن خوار 18 ساڵەوە بوون بەڵام وەکو یەکێکیان کە بەدایکی گوتووە دایە دوعای شەهیدین بووە کە دایکی وتێتی بۆ توێت بەرزترین پلەیە فعلا خوا سبحانه وتعالى لە قورئاندا باسی 4 جۆرە کەسمان بۆ دەکا ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا هر کەسێک فەرمانبەری خوا و پێغەمبەری خوا بکە صلى الله عليه وسلم ئەوە لەگەڵ کەسانێکدایە کە خوا چاکەی لەگەڵ کردوون لە پێغەمبەران و صدیقان و شەهیدان و ساڵحان شەهیدان لە خوار صدیقینەوە لە خوار صدیقان پێغەمبەری خوا پێغەمبەر بووە ئەبوو بەکر صدیق بووە و مەرجژنێ پلەی صدیقیە تەنیا بۆ ئەبوو بەکر بوو بێ خوا لێ ڕازی بێ هەرچەندە ئەو سەرۆکی صدیقینە بەڵام خەڵکی دیکەش هەیە لە خوار ئەوە شەهیدی هەیە شەهیدی هەیە کە پلەیەکی زۆر بەرزە بە تەمەنێکی کەم بگەی ئەو پلە بەرزە بەڕاستی و نیعمەتێکی زۆر گەورەیە و هەر لە کۆتایی قسەکانیشمدا وەکو ئاماژەشی پێدرا پێویستە هەمیشە من لەم ڕۆژانەدا بە پێویستی دەزانم یادی شەهیدانی فەڵەستین و بەتایبەت غەزە و هەروەها ئێستا کەرتی ڕۆژاواشی هاتوۆتە سەر و هیچ شوێنەکانی دیکەشی هاتوۆتە سەر پێویستی یادی ئەوانی شەر بکەین و دڵنیابن وەکو چۆن ئەم شەهیدانەمان کە ڕۆیشتن خۆی تا لە بە شەهیدی وەرگر بن خۆیان سەربەرزن ئێمە پێیان سەربەرزین دوژمنەکانیشیان گۆڕ بە گۆڕ بوون مسلمانانی فەڵەستین و ئەوانەی کە بە ناحەق و بە زوڵم دەکوژرێن لە ژن و منداڵ و لە شەهیدان و خەڵکی دیکە ئەوانیش خۆشیان سەربەرزن ئێمەش پێیان سەربەرزین مسلمانەتیشیان سەربەرز کردووە و دوژمنەکانیشیان گۆڕ بە گۆڕ دەبن دەشتی بینن قەواری زایۆنی لەبەر یەک هەڵدەوەشێ دوای ئەوەی کە لە ڕووی معنەویەوە ئیعدام بووە لە بەین چووە ئابڕوویان چووە نەک هەر قەواری زایۆنی ئەمریکا و زلهێزانی دیکەش کە پشتگیری لە قەواری زایۆنی دەکەن لەسەر ئەو هەموو زوڵم و ستەمەی کە دەکات لە مسلمانانی فەڵەستین ئابڕوویان چووە و ئەوانش کە دەهۆڵ دەکوتن بۆ ئەو سەرۆکە بڵحانەی کە لە خزمەت زلهێزانی و ئەمریکا و ئەوروپادان ئەوانش ئابڕوویان چووە بە ئابڕوچووی دەگەڕنەوە بۆ خزمەت خوا ئێمەمانان و ئەوانش کە لەسەر ڕێی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وەسەلام چ مسلمانانی فەڵەستین چی کوردستان چی هەر شوێنێکی دیکەی دنیا مادام لەسەر ڕێی خوا و پێغەمبەری خوا بین سەربەرزانە و ڕووسورانە دەچینەوە خزمەت خوا و خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوا سەرنجاممان خێرکە و خوای پەروەردگار پلەپایی ئەو پۆلە گەنجە بە شەهیدی بەرز و بەرزتر کاتەوە و زیاتر سێبوری و ئارامی و تەسکینی بەسەر دڵ و دەرونی دایک و باب و کەسوکاریان ئەوانەی کەماون بڕێژێ ئێمەش عاقبەت و سەرنجام خێر بکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه الله ئەمە دەوانی بەڕێز میوانانی خۆشەویست ئێستاش دەست دەکەین بە پێشکەشکردنی بەشی دووەمی مەراسیمەکەمان کە پانێڵێکە لەسەر خوێندنەوە بۆ کتێبی کەیوان و باسکردنی واقعی ئەو کاتێ ڕووداوەکان بۆ هەر سێ بەڕێز مامۆستا جەمال حەبیبدوڵڵا بێدار نووسەر و ئەدیب و مامی شەهید کەیوان بەڕێز ئاسۆ کۆچەر هاوڕێی ئازادکراوی شەهید کەیوان بەڕێز پەیوەند عومەر نووسەر و ڕۆشنبیر داوا لە هەر سێ بەڕێزیان دەکەین بفەرمونون بۆ سەر سەکۆ بۆ پێشکەشکردنی پانێڵەکەیان بە ناوی خوای تاک و تەنها سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم لە ڕاستیان نازانم من بڵێم خۆشحاڵم کە لێرەم یاخود دڵ بە ئازارم کە لێرەم خۆشحاڵم کە سوپاس بۆ خوا شەرەفی ئەوەم پێبەخشرا کە لەسەر
کتێبی شەهید کەیوان و براکانم قسە بکەم. زۆر دڵ بە ئازاریشم، چونکە ئازارێکە 35 ساڵ لە قوڵایی ڕوحمە خوێنی لێ ئەکتێ. شەهید بوون و مەرگی براو ئازیزەکانم بم، چونکە زۆر جار ئاواتە خواز بووم چۆن هاوڕێ و براو هاوبیر و هاوسەفەر و هاوزیندانیان بووم، ئاواتە خواز بووم کە هاومەرگیشیان بم. بەڵام وا دیارە قەدەری خوا وایە کە پلەی بەرزی شەهادەت بە نسیب ئێمە نەبوو. منە مەوێ بڵێم هەر خاکێک خوێنی شەهیدی لەسەر ڕژا، ئەو خاکە ئەبەد داگیرکەر قبوڵ ناکە. لەوە ئەچێ بەهۆی ناهاوسەنگی هێز و هەندێک بارودۆخی نالەبارەوە بۆ ماوەیەکی کاتی داگیر بکرێ، بەڵام خاکێک خوێنی شەهیدی لەسەر ڕژا بێ قبوڵی داگیرکەر ناکە. لە ڕاستیە من ناتوانم بڵێم کتێبی کەیوان و هاوڕێکانی، کتێبی کەیوان و براکانە. ئەم کتێبە لە ساڵی 1989 کە من ئازاد کرام لە زیندان، خەمی گەورەم بوو کە ئەم مێژووە نەفەوتێ. زۆر هەوڵمدا لێرە و لەوێ، تەنانەت کۆمەڵێ نووسین و دکۆمنت و داتام کۆ کردەوە. لە ساڵی 1995 عادل باخەوان ڕۆمانێکی نووسی بە ناوی ڕۆمانی کەیوان. ئەگەرچی لەو کاتەیە جێگەی دەستخۆشی بوو و بابەتێکی گرنگ بوو بۆ ئەو کاتە، بەڵام ئەو قسەی کە من ئێستا ئەیکەم لەو کاتەشە هەر هەمان قسەم هەبووە کە بەداخەوە بابەتی کەیوانی شێواند، چونکە ڕۆمانێکی نووسی، ڕۆمانێکی ئەدەبی ڕۆمانسی کە بابەتی کەیوانی کردە کەرەسەیەکی خاو بۆ ڕۆمانەکە. بۆیە لە دوای ئەوە هەمیشە کەیوان بە حەقیقی وەکو خۆی بنووسێتەوە. لە 2014ەوە لەگەڵ مامۆستا عومەر چەندین دانیشتنمان هەبووە لەسەر نووسینی ئەم کتێبە و دڵنیابن بە دەگمەن دانیشتنێکمان هەبووە بەبێ گریان و بەبێ فرمێسک ڕشتن لە دانیشتنەکە هەستابین. بۆ دوجار سوپاس بۆ خوا، خوای گەورە شەرەفی ئەوەی پێبەخشیم کە پێداچوونەوەی کۆی بابەتەکە بگرمە ئەستۆ لە سەرەتای 2024. بەڵام زۆر بە ئازار بوو بۆ من، زۆر بە ئێش بوو، چونکە هەموو لاپەڕەیەکی، هەموو ڕووداوێکی کولاندنەوەی برینەکانی من بوو. دڵنیاتانەکەم لاپەڕەیەکی ئەو کتێبە نییە، سەرگوزەشتەیەکی ئەو کتێبە نییە، تێکەڵ نەبێ لەگەڵ فرمێسکە. گێڕانەوەی ئاسانە، بەڵام حاڵی بوون لە ئازاری جەرگ سووتانی دایک و باوکێک زۆر گرانە. قسەکردن لەسەر بابەتەکە ئاسانە، بەڵام ئازاری ناخی مناڵێکی نازدار کە چاوەڕێی باوکێتی بگەڕێتەوە بەڵام باوکی شەهید بووە زۆر گرانە. من ئەمێ ڕاستیکی تر لەسەر ئەو کتێبە بڵێم، ئەگەرچی لەگەڵ مامۆستا عومەرە پێشتر قسەم کردووە. کتێبەکە مامۆستا عومەر نووسیوەتی چیرۆکی 34 گەنجی ئەمنی سلێمانی. لە سلێمانی ئەم بابەتە وا بڵاوە بە 40 مناڵەکەی سلێمانی بڵاوە و ئەم 40 مناڵە لەلایەن شاعیرەکانەوە شیعری بەسەراوتراوە، لەلایەن گۆرانی بێژەکانەوە گۆرانی بەسەراوتراوە. لە ڕاستیە لە وێنەکە 34 کەسن بە حکمەوەی کاتی ئەو وێنەیان گرتین، ئەو وێنەی پێش ئیعدامکردن بوو. کاک مامۆستا محەممەد ناسراو بە مامۆستا حەمە سووری ڕانیە لەو کاتەیە لە ژووری ئینفرادی بوو، هێشتا تەحقیقاتی تەواو نەبوو، ئامادە نەبوو لە وێنەکە لەگەڵمان. مامۆستا سەید ئیبراهیمی ڕانیە بە ڕەحمەت بێ لەگەڵ کاک بەکر سدیق لە ڕانیە
هەردووکیان پێشتر تەبریە بوون ئازاد بوون ئەمە 37 کەس 3 کەسیش کە بە جەماعەتی مامۆستا شیروان ڕەحیم میرە ناسرا بوون لەسەر هەمان بابەتگیرا بوون بە گیرانی شەهید کەیوان و هاوڕێکانی بابەتی ئەوان ئاسان بوو ئەوان ئازاد بوون ئەمە 40 کەس بەڵام بە حکمیەوەی لەوێنەکە 34 کەس دەرکەوتون مامۆستا عومەر چیرۆکی 34 کەسەکەی نووسیوە و لە پێشەکی کتێبەکە لە خاڵی شەشەمە ئاماژەی بەوەیەوە کە کۆمەڵێک کەسی ترن و لە کتێبەکەیە ئەو قارەمانانە و ئەو پاڵەوانانە ناویان هاتووە و دەوریان باس کراوە دەربارەی کتێبەکە ئەمەوێ بڵێم ئەم کتێبە بابەتەکانی تەواو واقع و ڕاستین بابەتی ڕاستین و بابەتی واقعین و کتێبەکە کتێبێکە لە شێوازێکی ئەدەبی و ئەتوانم بڵێم لە هەندێک شوێنە شێوازی پەخشان و شێوازی چیرۆک و شێوازی گێڕانەوەی مێژووی وەرگرتووە و لەم کتێبە هەر یەک لە خێزان و بنەماڵی شەهیدە بەڕێزەکان و ئازاد بووە بەڕێزەکان و بە تایبەتی مامۆستا حەمەسووری ڕانیە دەورێکی گرنگیان هەبووە لە پشتیوانی و پاڵپشتیکردن و یارمەتیدانی بەڕێز مامۆستا عومەر گوڵپی کە بەڕێز مامۆستا حەمەسوور ژیان نامەکەی خۆی کە هێشتا چاپ نەکراوە لە 280 لاپەڕە خستوویەتێ بەردەستی مامۆستا عومەر بۆی سوود وەربگرێ لە مێژوو لە ناوەکان و لە بەسەرهاتەکان خاڵێکی تر ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەم کتێبە و ئەم بابەتە تا ئێرە مڵکی خانەوادە شەهیدەکان بوو تا ئێرە مڵکی ئێمە بوو تا ئێرە مڵکی گروپ و تاقمێکی دیاریکراو بوو لێرە بەدواوە بابەتی شەهید کەیوان و براکانم مێژووی گەلێکە مامۆستا تەنها مێژووی نەتەوەیەکە بۆیە پێویستە وەکو قەزیەکی نیشتیمانی گرنگی خۆی پێ بدرێت لە کۆتایی بابەتەکەیە ئەمەوێ بەس یەک خاڵ بگێڕمەوە بابەت زۆرە بەڵام خاڵێک ئەگێڕمەوە ڕۆژێکیان سەردانی فەرمانگەیەکی سەر بە زیندانی سیاسیەکانم کرد بۆ ئەوەی پرسیارێک بکەم لەبەردەم ژووری بەڕێوەبەری فەرمانگەکەیە چەند جارێک داوای یارمەتیم کرد کە بیبینم ڕێگەیان پێ نەئەیام ئەمویستە پرسیارێک بکەم دوای چەند جارێک دووبارەکردنەوەی داوای بینینی بەڕێوەبەر بۆ پرسیارێک یارمەتیان نام کە چوومە ژوورەوە سیرەکەم لە پشتی سەری بەڕێوەبەرەوە ڕسمی شەهید کەیوان و براکانم هەڵواستراوە پرسیارەکەی خۆمم بیر چوویەوە وتی فەرموو وتم بە ئەرگ نەبێ ئەو ڕسمەی پشتی سەری تۆ کێ دایناوە لێ وتی بۆ چیتە ئەو کەی ئیشی تۆ ئیشەکە و بڵێ وتم قوربان ئیشەکە من بیر چوویەوە مێ بزانم ئەو ڕسمە کێ دایناوە وتی لە ڕاستیە من تازە دەست بەکار بووم وا دیارە جەماعەتی پێش من دایانناوە بۆ چیتە وتم ئەو کەسەی لە پێشەوە دانیشتووە ئەو بلوس خەتخەتە ئەوە منم لەبەر دەرگاکەی تۆیان ناتوانم بێمە ژوورەوە بۆ پرسیارێک بەڵام ڕسمەکەی منتان هەڵواسیەوە بۆ ئەوەی شانازی پێوە بکەم بۆیە ئەم بەسەر هاتم گێڕایەوە با شانازی بە کەسوکاری سەربڵندی شەهیدانەوە بکەین با شانازی بە کەسوکاری سەربەرزی زیندانی سیاسەکانەوە بکەین با ئەو پاڵەوان و خەبات گێڕ و ماندوو نەناسانەی ڕۆژێ لە ڕۆژان لە پێناوی بیر و باوەڕیان و مەبدەئیان و خاک و نیشتیمانیان ماندوو بوون ئێستا لە ماڵەوە کەوتون با ڕێزیان لێ بگرین چونکە ئازارێکی سەخت لە ناخیانە هەیە تەنها مەگەر ئەوانەی بۆ قۆناغەیە تێپەڕن هەست بەو ئازارانە بکەن لە کۆتاییە داواکارم لە کاربەدەستانی بەڕێزی حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بن و ئەو بەڕێزانەشی کە ئازاد کراون تا ئێستا هیچ مامەڵەیەکی زیندانی سیاسیان بۆ نەکراوە یارمەتیان بن و ڕێزیان لێ بگرن چونکە پێم وایە تازە بۆ تەمەنی ئەوان هیچ تێسوودی نەماوە تەنها پێویستیان بەڕێزەیە لەگەڵ ڕێز و سوپاس زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاسۆ کۆچەر
کاک پەیوەند فەرموو سەرەی جەنابتە. بەناوی خوای گەورەی مێهرەبان بەڕێزان ئەمە دووەم جارە کە ئێمە بابەتی کەیوان لە دووتوێی کتێبێکە مەسەلەن بۆ نمونە ئەبینین و ئابێ بە باس و خواست کە ئێمە ئەمانەوێ مێژوو بجێڕینەوە دەریهێنین لە خەیاڵ واتە خەیاڵی لێ دوورەخەینەوە. ئەوەی کە کاک عادل پێشکەشی کردین مامۆستا ئاسۆ ئاماژەی پێکرد ئەو کەیوانە خەیاڵیە بوو، بەڵام دوای 27 ساڵ جارێکی دیکە مامۆستا عومەر گوڵپی کەیوانی کردەوە باس و خواسێکی تایبەت ئەم جارە. لە کتێبەکەی مامۆستا عومەر گوڵپیە کەیوان ڕاستە پاڵەوانە، بەڵام پاڵەوانێکی ئینسانە، پاڵەوانێکە بە بیر و باوەڕەکەیە ئەژی، پاڵەوانێکە مەبدەعەکانی کردویانە بە پاڵەوان و پاڵەوانێکە کە تایە ئێمە بەر ئینسانەکەوێن نەک باوە بڵێن شتێکی باڵاتر لە ئینسان. تەمان پاڵەوان کاتێ موهیمە کە بەڕاستی ینی ئینسان بێ کە تۆ یەکەی بە دەرە ئینسان باڵاترێکەی لە ئینسان نزیک لە مەلایکەت و مەلەکوت یەکەیتەوە ئەو تۆ ینی ئەندازەیەک باوەتە بردووتە دەرەوەی فۆرمە ئاسایەکەی خۆی کە بریتێ لە ئینسان. ئەمەی مامۆستا عومەر ڕاستەکەی کەیوانێکی ئاساییە. ڕاستە مامۆستا عومەریش زمانێکی ئەدەبی تیا بەکارهێنراوە، بەڵام ئەم زمانە ئەدەبی مامۆستا عومەر زمانێکی کاڵە، واتە زۆر فەنتازی نییە. ئێمە ئەوەی کە لە کتێبەکەی مامۆستا عومەر بەر کەیوانەکەوین کەیوانێکە تایە چۆن پێکەنێ ئاواش ئەتوانێت بگری، چۆن حەزی هەیە ئاواش مەسەلەن بۆ منە حەزی جیاوازی هەیە، و چۆن مەسەلەن بۆ منە بیر لە قیامەتە کاتەوە ئاواش بیر لە دنیای باشە کاتەوە، واتە ئەو ڕێگای کە ئەو گردوێتی دنیایکی باشە بۆ ئاخرەتێکی باش. لەبەرەوە ئەم دوو نووسینە زۆر لێک جیاوازن، ئەگەر چی ئەوەی عادل باخەوانیش بەحساب هەر لەسەر کەیوان بوو. کتێبەکە دوو تێرمی گرنگ پانتایەکان داگرتووە، یاخود دوو بنەمای سەرەکی هەیە. تێرمی یەکەم بریتیە لە ترس لە کتێبەکەیە زۆر پانتایەکەی جوگرافیاکەی فراوانە، دڵێن مامۆستا عەلیش لە کاتی خوێندنەوە درچی ئەمەی کردووە. یعنی مامۆستا عومەر ئەوێت دەستمان بگرێ لەم ئارامی ئێستاوە بممان باتەوە بۆ ناو ئەو ترسە گەورەی کە لە ڕۆژانی بەعس و واروەها لە سەردەمی بەعسە هەبوو. پێمان بڵێ ئەمەی کە ئێستا هەیە لەناو ئەم ترس و دوودڵی و قەلەقیا هاتووە. لەبەرەوە فۆرمە گشتیەکەی ئەم کتێبە پانتایە گەورەکەی کە هەموو خەڵکی سلێمانی تیای بەشدارە بریتێ لە ترس، واتە لەم سەری شارەوە بۆ ئەو سەری شار، لە ڕاستی شارەوە بۆ چەپی شار هەمویان لە ناو ترس و دوودڵی ئاژین. بەڵام ئەم تێرمە کۆتایی نهاتووە، بابەتێکی تر هەیە یاخود تێرمێکی تر هەیە کە بریتە لە خەم ئەندازەیەک جوگرافیاکەی بچوو کردوتەوە، واتەش مەرج نییە ئەوەی لە ناو ترساژی لە خەمیشا هەمووی بەیەکەوە لە خەما بژی. خەم بچوو کراوەتەوە بۆ کەیوان و هاوڕێکانی و هەروەها بۆ کەسوکاری و هەروەها ئەوانەی کە پیانە گوترێ خزم و ناسیاوەکانی کەیوان و هاوڕێکانی یاخود براکانی. لەبەر ئەوە ئەگەر ترس شتێکی گشتی بێ ئەوە خەم بە جۆرە لە جۆرەکان زۆر تایبەتمەندە بۆ ئەو شێواز و یاخود با بڵێن ئەو چینەی کە مامۆستا عومەر لە کتێبەکەیە باسی کردووە. هەروەها خەم لەو ڕۆژگارەیە ڕەنگە باشترین باهینە باشترین هاوکاری بێ، یعنی لە ڕۆژگارێکە ئێمە ژاوین لەو سەردەمایە، یعنی هەر توانیمانە خەم بخۆین. زۆر جار ئەو دەسەڵاتەی کە هەبووە دەرچە و دەرگاکانی واگرتووە کۆتا شوێنی ئێمە بریتی بووە لە خەم، بۆیە کاتێک کە کتێبەکەی خوێنیەوە هەست بە خەمێکی گەورەی کەسوکاری کەیوان و شەهیدانی هاوڕێیەکەی. ئەمە بە شێوەیەکی گشتی من باوەڕم وایە کە مامۆستا عومەر لەسەر ئەمە ئیشی کردووە. هەروەها شتێکی تر لە ناو کتێبەکەیە زۆر گرنگە، ئەویش مزگەوتە. مامۆستانی بەڕێز، ئێمە لە ڕابردووەمان زانیوە مزگەوت هەر شوێنی عیبادەتە بەس بە تەنها، بەڵام ئێوە لە کتێبەکەیە چەند جار مزگەوتی حاجی حەسەنی لۆکا خوێندنەوە، ئەو شوێنەی کە کەیوان و هاوڕێکانی بەیەکە گەیەنێ. ڕاستە مزگەوتی دیریکەش هەبووە،
ڕاستە کەیوان لە غابات و لە باخی گشتی و لە ئەوانەشە دەرسی وتۆتەوە و هەروەها تەجەموعی هەبووە بەڵام بیرمان نەچێ پەروەردەی مزگەوت یەکێکە لە پەروەردە گرنگەکان و هەتا ئەو سەردەمەی کە بەعس ژیانی خەڵکی تاڵ کردبوو و زۆرینەی شوێنەکانی داخست بوو مزگەوت جێگەیەک بوو بەوەی کە پیاوی وەکو کەیوان و هاوڕەکانی دروستکە بۆیە ئەوان پیاوی مزگەوت بوون بۆیە لۆکەیشنی جارێککە لۆکەیشنی با بڵێن نووسراوەکەی مامۆستا عومەر یا کتێبەکەی مامۆستا عومەر بریتێ لە مزگەوت و مزگەوت ڕۆڵێکی گەورە ئەجێڕێ لە مەوزوعی کەیوان و هاوڕەکانی هەروەها ئەو شێوازەی کە کەیوان هەیبووە ڕاستە داوایەکی ئیخوانی بووە بەڵام سلوکەکەی سلوکێکی جیهادیە یعنی تۆ لە تەواوی کتێبەکە کە خوێنیتەوە سەیرەکەی کەیوان حکمەتی زۆر جوان بەکارهێنێ لە مەسایلی داوەکەیە بەڵام بیرمان نەچێت چەک پێیەکەن ئەو کاگاسۆ خۆی ئەیجێڕێتەوە لە کتێبەکەیە هەوڵدان بۆ چەک ئەوەی کە مامۆستا عەلی وتی هەوڵات داوە کە پەیوەندی بەهێزی حەمزەوە بکەن کە ئەمە بۆ من یعنی بابەتێکی ڕاستەکەی شتێکی تازە بوو چونکە لەو کاتەدا ئیخوان هەبوو بسوتنەوەی پەیوەندی هەبوو کە دوایی بوو بە بزوتنەوەی ئیسلامی ئەوەی کە خەلەفیشە یعنی ئێمە نازانین مازیان ئەوە کەیوان ڕەبت بێ بە خەلەفی خۆیەوە یعنی بەوەی کە مەسەلەن دوایی کەیوان مەسەلەن پەیوەندی بە چۆ هەبووە سەرەتاکەی بە ئەندازەیەک نادیارە و کۆتایەکەشی ئێمە نەمانزانی ڕاستە کاکشوانی ڕەحمەتی و کاک محەممەد مەحموود کە دوایی ئەوان شەهید دەبن بەتابلێت لە ساڵی 1970 بۆ 91 هەوڵی ئەوادن کەوان ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامین هەوڵی ئەوادن کە تۆڵیان بکەنەوە بەڵام هێشتا نازانین ئایا پەیوەندی کەیوان و کاکشوان و کاک محەممەد مەحموود و هاوڕەکانی چ جۆرە پەیوەندیەک بوو لەبەرەوە هەستەکەم کتێبەکە بووە ئەوەشی تیابێ من زۆر سوپاسدانەکەم هیوادارم سەر بنێشاندون بەڕێزان ئێستاش مامۆستا جەمال حەبیبوڵڵا بێدار نووسەر و ئەدیب و مامی شەهید کەیوان قسەمان بۆ دەکات مامۆستا گیان فەرموو بە ناوی ئەو خۆی کە خۆی نییە سەلام لە ئێوەی بەڕێز و خۆشەویست و ماندوو بوو کە تەشریفتان هێناوە بۆ ئێرە هاتنەکەتان جێگەی شەنە زیمانە و یاخوا بەخێربێن بەسەر شەو من داوام لێکران کە لەسەر کتێبەکە قسە بکەم بەڵام ئەبێ لە سەرتاوە ئەوە بڵێم کتێبێک کە زیاتر لە 570 لە پڕەیە وەکو دیارە کاکە عومەر فەرمووی کە لە 2014 دەستی پێ کردووە تا ئەم ساڵ تەواو بووە ئەو هەموو ماندوو بوون و ئیش و کارە من نازانم لە ماوەی 10 دقیقەدا چۆن بتوانم کورتی بکەمەوە و چۆن بتوانم ئەو هەدەفەی کە پێویستە بیپێکم لە ڕاستیدا ئەمە شتێکی زۆر زەحمەتە کتێبەکە کە من خوێندمەوە لە ڕاستیدا نەمزانی ناوی بنێم چی ناوی بنێم ڕۆمانی زۆرم لە ژیانمە خوێندوێتەوە ڕۆمانەکان بە زۆری تێکەڵەیەکەن لە حقیقەت و لە خەیاڵ هەروەکو ئەو برا بەڕێزەمان ئیشارەتی بۆ کرد ئەگەر بڵێن ڕازێکە نەخێت تەنها ڕاز نییە چونکە لە ناو کتێبەکەدا حیوار هەیە ئەو حیوارە بەڕاست دروست نابێ هەروەها سەراپای نووسینی کتێبەکە لە حەقائیقی ئینکاری نەکراوی واقعی دروست بووە کاکە عومەر هەر شتێکی وتووە مینۆمنتێکی لەگەڵە یاخۆ سەنەدێکی لەگەڵە یاخۆ لە کەسێکی تری وەرگرتووە کە ناوەکەی نووسی و هێناوێتی بۆ ئەوەی کە ڕاستی قسەکەی دەربکێت و پێشڕاست بکرێتەوە زۆر من معجبم بەوەی کە کاکە عومەری بەڕێز هەرچیەکی وتووە هەروە بە هەوانتە نەیوتووە بەڵکو دەلیلێکی بۆ هێناوە بۆ ڕاستکردنەوەی وە کەسانی ناو ساحەی ئەو ڕۆژەی ناو ئەمنەکان و ناو حکوومەتی حیزبی باسیشی هێناوە یەکێک لەوانە مامۆسای بەڕێز و نووسەرمان مامۆسا نووری فارس حەمەخان کە خۆی بۆ ماوەی زیاتر لە 30 ساڵ وەکو پێ ئەڵێن ئیمام تابور بووە زۆر شتی جوان و چاکی هێناوە مامۆسا ئەمە نەقلی کردە بۆی و هەروەها خۆیشی مامۆسا
فارس كتابي تريشي هيا كباس لو مسائل هناك تناند ماموسا عمر لا دمي خلف رأي خلف جواني اشتي هنا وكا يكي لا باوكي شهيد كان هناويتي بو أمي جراوتو أويكا بلاي منو زور زحمته ونرحت بو چەند ڕۆژێک بە شەوەکانی شەوە دانیشتم زۆر بە وردی ئەو ڕۆمانە یاخۆ ئەو ڕازە یاخۆ ئەو بەسەرهاتە خوێندمەوە ویستم ناوێکی بۆ دابنێم هاتمە سەر ئەوەی ناوی بنێم دووکەڵی دۆزەخی باسیەکانی عێراقی خۆمان چونکە لە ڕاستیدا دووکەڵێکە ئێستش دوای ئەو سیئۆنە ساڵە هەر ماوە بە ئاسمانی ڕۆحەکانەوە ئینسان کە ئەی خوێنێتەوە دووکەڵەکە ئەچێتە ناو چاوی بەڵکو ئەچێتە ناو جەرگ و هەناویشی فرمێس لە چاوەکانی ئینسان ئەبارێ چەند زەحمەت و ناڕەحەتە کە ئینسان یەک بە یەکی ئەو کەسانە ئێهێنان چ تەعزیبێکیان ئەدرێ ئەمانە ئینسان بوون من نازانم چۆن تەحەمبولیان کردووە چۆن توانیویانە چۆن بەرگەی ئەو هەموو ئێش و ئازارەیان گرتووە کە لەنا حەق دراوە کەسانێک داویانن کە پەیوەندیان بەم وڵاتەوە نییە ئاخر بەعاز لەکوێ و ملەتی کورد لە سلێمانی و لە کوردستان لەکوێ تۆ هاتی وڵاتەکەت داگیر کردووە نیزامێکی فاشستی دیکتاتۆری دامەزراندووە بەسەر ئەم ملەتەدا زاڵت کردووە جەنگێکی 8 ساڵەت داگیرسۆنە لەگەڵ ئێراندا زیاتر لە 2 ملیۆن کەسیا کوژراوە ئەم خەڵکە تۆ هاتی هێشتا بەشەوە ڕازی لێ ناهێنی بە هەر حاڵ بەعز و تاریخەکەی دیارە و ڕەشە و ئەلحەمدولیلا کە دیمان برایەوە ئینشاءڵڵا براوەتە و جارێکی ڕێگ و ڕیشەی دەرنایەتەوە جارێکیان لە مجلەیەکە خوێنمەوە لە هێنیان پرسی ئەوەی کە حربی عالەمی دووهەمی کابرای ئاڵەمانی لە ناوەکەم خەریکە لە بیرەچێتەوە هیتلەر کە وتیان قەڵبترین و خراپترین کەس لای تۆ کامەیە وتی ئەوانە بوون کە ئەکەوتنە پێشم و یارمەتیان ئەم بۆ ئەوەی وڵاتەکانیان داگیر بکەم دوادەوام ئەوەیە کە خوای گەورە لەبەر خاتری ئەو عمرەیان کە سەرفیان کرد لە پێناوی خوادا بیان خاتە بەهەشتەوە و لە کەسوکاریشان خۆش ببێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز و بەڕێز کاک پەیوەند عومەر و کاک ئاسۆ ئێوە فەرموون دەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان دەستان خۆش زۆر سپاس بۆ جەنابتان فەرمامۆستا جان دەستان خۆش بێ بەڕێزان یەکێک لە هاوڕێکانی زیندانی شەهید کەیوان مامۆستا محەممەد ناسراو بە حەمەسووری سجن یادگاری نێوانخۆی و شەهید کەیوانمان لە ماوەی 5 خولەکدا بۆ دەجێڕێتەوە با فەرمێت فەرموو بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين برزان بنم علي شهيداني سربرزي بزوتنا وإسلامي سبتا مازدكم دايكان دستا مازدكم میوانانی بەڕێز یەخوا بەخێر بێن سەر چاوانم ئەزیزانم برایان باسی ئەم بەڕێزانەیان کرد شەهید کەیوان بەڵام ئەمە هەر قسەیە کە دەیبیستی من ماوەی 3 مانگ بۆ 4 مانگ لە تەنیش ژوورەکەی شەهید کەیوان بووم ئاگاداری گریانەکان ئاگاداری فرمێسکەکان ئاگاداری بانگەوازەکەی لە نێو سجندا ئاگاداری ناڵە و هاواریان قەسەمەن بەو خوایگە هیچ پەرستراوێکی بە حەق نییە جگە لە ئەو لە ناو ژووری تعزیبدا کە ڕایەت حەسیون و جەماعەتی بەعسیەکان تعزیبیان دەدا لە ناو خودی ژوورەکەدا ژوورێکیکەی گچکە هەبوو پێیان دەگوت شیراتۆن کاکە شەهید کەیوانن یەک مانگی ڕەبەق بردە ناو ئەو ژوورەوە ئەو ژوورە دەزانن چی بوو بەڕێزان ئەم ژوورە بریتی بوو لەوەی یەک زلە لە من دەدرا تاقەکەی کاکە گوێ لە هاواری من بوو کاکە گوێ لە ناڵەی ئەو بوو کاکە گوێ لە زیڕڕێ بوو کاکە گوێ لە هاواری بوو کاکە شەهید کەیوان وەها وەڵە بەڕێزەکانی گە ناوی ئەو دێنم یعنی هەمویان کەس نەڵێ بەس بۆ ناوی ئەو دێنێ هەمویان پۆڵا بوون
یەکێ لەوانەوە لێرەیە کاکە ئاسۆق ئەوە مامۆستا ئاسۆ کۆسەرکە یەکێکە لە پاڵەوانەکانی ئام داستانە کاکە جەلال هەڵەدنی و برایانی کە نازانم نان ناسمەوە لەبەرەوەی من دوور کەوتمەوە لێیان ئەمانە داهێنان بەڕێزان تەعزیبیان دەدان کاکە شەهید کەیوان لە دوای یەکمان گەهێنایەنەوە داوان ئەو ناوی منیدا کوڕەکەشم ناوی کەیوانە لە سژنیدا گەردم ئازا کرد ئێستاش خوایە بۆ خاتری گەورەیەتی خۆ لەگەڵ شەهیدە گەورەکانی ئومەت حەشریکەی هێنانەوە واللهی نەمناسیەوە کراسە سپیەکەی لەگەڵ ڕەشید تێکەڵ بوو ئەوەندەی ئەسپێ بەجەستەیەوە بوو یەکێ لەو برانەی تر بە گریانەوە هاتە ژوور برای کوتی ئەوە دەگریەی کوتی قەسەمەن بیلله قورئان دەخوێنم بەس بە شێوازی گریان بەوەی ئەوان وازم لێ بێنن وەکو پیاوە و ژنە گەورەکانی غەزە والله ئەوەم لەبیر هاتەوە ئەو کە لە ڕێدا هاتم ئەمە بە مێشکم داهات گوتی کاکە شەهید کەیوان ئەم قسەیە بەرپرسم لێی بۆ لای خوای گوتی کاکە شەهید کەیوان تۆ بە شێوازێک پەروەردە نەکردوین تەحملی ئەم ڕۆژە نەکەین تازیبەکانی سجن بەڕێزان حیزبی بەعس گەنجە جوانەکان لەوانەیە لە بیریان نەبێ ئەمرینەوەکەی ئێمە پلایسێک بوو دەری دێنا یەکسەر سەرەوە بن هەڵیان دەواسین ئەمە ڕووی تازیبەکەی ڕووەکەی تر یەکێک کابرایشی عەلبانی ژیرا بوو دەیگوت قەسەم بەخوا ئەوەی حکوومەتی بەعز بزانێ ئەم سجنە چی مەدرسەیەکی ئیسلامی گەورەیە ناهێڵە یەک نەفەر بێ والله کامە مولحیدە لەسەر دەستی کاکە شەهید کەیوان و تەبەن میژە وەکو قوتابیەک لە خزمەتی دابووم لەگەڵ ئاوانە خەریکی دەبووین کامە مولحید بوو لەوێ دەگەڕایەوە هەتا یەکێ لە کاب دکتۆرێک بوو ناکرێ ناوی بێنم وتی قەسەم من بەخوا چەندین ساڵە ئیمانم بەخوا بوونی خوانێ بەڵام لێرە دەزانم بگە هاتووم لە ئەنجامی ئەم نەسیحەت و ئامۆژگارانە دەزانم بەس بگەڕێمەوە بۆ لای خوا دێمەوە بۆ ئازاد دەکرێم جا ئەگەر ناوی ئەمانەدا بیستی هەروە هەز نەکەیت کۆمەڵێ هەیکەلن ئەمانە هەموو جەستەیان داخ کراوە کاکە کەیوانیان گەهێنا بۆ ڕانیەی هاتە بەردەمم گوتی مامۆستا کاکە حەمەسوود جان سەیری کەسیان لێ کردم ئەم ئێسقەی دیار بوو لەژێر تەعزیبدا ئەم قسەیە بۆ تۆی دەکەم من دەزانم داخی چی داخێک بە زەرجی داشی دادێ بەدەمە واقعە بزوتنەوەی ئیسلامی لەو سەردەمە دەگەر هاتە پێشێ باڵی ناوەوە و باڵی دەرەوەی من لە خزمەت مامۆستا عەلی باپیر بووم بەرپرسی هێزی حەمزە بوو کۆمەڵی گەنج بووین لەوانەیە من لاواسترینیان بووبم کامە منداڵ بوو لە هجوومەکەی قەڵاتووکان خۆیان پێش خست خۆیان اقتراح کرد کە دەبێت لەگەڵ مامۆستا هجوومکەن ئەوە شاهێدە حاڵە باشە ئەو هێز و قووەتەکە ئێستا سوار شەهیدمان لەگەردی ڕێمکانن وەکو بزوتنەوەی ئیسلامی ئاوا بوون لە ناو سلێمانیش و لە نێو شارەکانیشدا کۆمەڵێکی بەهێزی پەروەردەکراو بە سەرۆکاتی کاکەیوان و برایانی کە لێرە هەرچی لەگەڵ بەعز ئیشی کردبێ هەرچی خەڵکی بەگردا بێ زۆر بە مەردانە سرە ڕای دەعوە و بانگەوازەکەیان بۆ خەڵکی باش هەموو تاغوتەکان مەجالیان بوو بێ ئەگەر بە یەک گولەی ژەنگاویش بێ لە سەر زەرژیانداوە و کوشتویانە جا بەڕێزان ئەمەی کە باس دەکرێت لێرە پێویستە شەهید کەیوان بە دەرز بخوێندرێ ئەمە چۆن هات چۆن ڕۆی قەناعەتم وایە گە ئێستا کۆمەڵێکی ئەوە پەیدا ببن احتیمالی هەیە زۆر ڕەخنیان لێ بگرن ئەمانە کۆمەڵێک گوڵی شەهیدی بزوتنەوەی ئیسلامی کە پێشکەشی ئەم میلەتەی کردن و کە ئەم خوێنە هەر بەردەوامە لە خوای عەزیم دەپاڕێمەوە پێش هەموو شتێ برایانمان لە غەزە سەرخە وەک گەورەی زیندانیانی جیهانیش مامۆستای کرێکار ئازاد کا بۆ خاتری گەورەیەتی خۆی خصوصکە زیندانیە بۆیە وا دەڵێم ئەمن ئازارەکەی دەچێژم دەستی دایکانی شەهیدانم ماز دەکەم سوپاسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری دەکەم کە ئەم مەراسیمە جوانەی ترتیب کردووە و دەستی مامۆستا عومەر ماز دەکەم و دەستی دەگوشم بەوەی کە مێژوێکی نەهێش بمرێ چونکە ئەوە مێژووە ئەمە قسەیەک نییە کەسێ بینووسێ بۆ خۆڵ چێشان 240 لاپەڕە خنووسینی من لەنێو ئەو کتێبەیدایە کە دامەتە مامۆستای ئێستا بە ئەمانەت لایەتی سڵاو و ڕێزم بۆ سەرجەم هاوڵانی زیندانیم لە هەموو لایەنەکان لەم سەری چەپ بۆ ئەو سەری ڕاست دەستی هەموو لایەک ماز دەکەم خۆی گەورە ڕەحم بە هەموو لایەکە وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان دوابەشی مەراسیمەکەمان یان بەشی سێهەمی بریتیە لە ڕێزێنان لە کەسوکاری خواویست و سەربەرزی شەهیدان کەیوان و هاوڕێکانی بە بەڕێز مامۆستا عەلی باپیر بفەرموێت بۆ سەرسەکۆ بۆ پێدانی خەڵاتەکان. فەرموو مامۆستا. بەڕێز کاک شێخ موحسین با بفەرمێت بەڕێزیشان بێنە سەر سەکۆ.
بەڕێز کە سوکاری شەهید کەیوان عەبدوڕەحمان ئەسکەندەر با بفەرمونون نوێنەریان. دوای ئەو بەڕێز کە سوکاری شەهید موسا حەمەڕەشید عەبدوڵڵا با بفەرمێ. بەڕێز کە سوکاری شەهید کەمال ئیبراهیم حەمە ئەمین با نوێنەرمان بفەرمێ. بەڕێز کە سوکاری شەهید ئەحمەد فەرج عەبدوڵڵا با بفەرمێ. بەڕێز کە سوکاری شەهید دارا عوسمان ئەحمەد و عەلی عوسمان ئەحمەد با بفەرمێ. بەڕێز کە سوکاری عەبدوڵڵا شەهید عەبدوڵڵا قادر تەها. بەڕێز کە سوکاری شەهید سدیق ڕەئوف عارف. زۆر سوپاس بۆ هەردوو مامۆستانی بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز